یانی تۆ ناتوانانی لە یەک کاتە لەسەر دوو ڕێگابی، ناتوانانی لە یەک کاتە لەسەر دوو ڕێگابی. ئەو کاتە تۆ لەسەر ڕێگاکەی خۆت بووی یانی چی؟ یانی لەسەر ڕێگای هیچ یەکێکی تر نی. و ئەمەش دژبوون نییە بە ڕێگاکەی تر، ئەمە لەسەر ڕێگای خۆبوونە. یانی لەسەر تۆ هەتا لەسەر ڕێگای خۆ نەبی، یانی ئەگەر شتێک نەبێ بە ناوی ڕێگای خۆ، تۆ ناتوانانی لە ڕێگاکانی تر لا بدەی. لادانەکەت لەوە نییە کە دەڵێ ئەم ڕێگایە لارە و لا دەدەم، لا دەدەی بۆ کوێ؟ لا دەدەی دەکەوتە سەر ڕێگایەکی تر کە ویژی خۆت نییە. ئەی لەوێ لا دەدەی بۆ کوێ؟ لا دەدە ئەمانە کە ڕێگایانە گیرانەوە، تۆ تووشی جۆرەك لە وەستان دەبی، دەوەستیت لە ڕۆشتن لەسەر ڕێگاکانی تر. لە وەستان لە ڕۆشتن لەسەر ڕێگاکانی تر تۆ دەکەویتە سەر کوێ؟ سەر ڕۆشتن لەسەر ڕێگاکەی خۆت. تەمان ڕۆشتن لەسەر ڕێگاکەی خۆت ڕێک وەکو وەستان وایە بە نسبەت ڕۆشتن لەسەر ڕێگاکانی ترەوە. یعنی ئەگەر تۆ لە ڕێگاکانی ترەوە کە ڕێگای خۆت نین و ڕێگای دەرەکین، لەوێ وەستەیری تۆ بکرێتەوە، تۆ وەستاوی نەک جوڵاوی. بەڵام کاتێک تۆ لەسەر ڕێگاکەی خۆت دەڕۆی بە هەمان شێوە، کاتێک کە تۆ کەوتوتە سەر ڕێگاکەی خۆت لەسەر ڕێگاکەی خۆت دەڕۆی، ڕێگاکانی تر چین؟ یعنی بوونت لەسەر ڕێگاکانی تر وەستاوە. یعنی ڕێگاکانی تر ڕێگانین، هی ڕۆشتن نین، وەستانە، خاڵە، شوێنە، نەک ڕێگا، خاڵی وەستانە. یعنی تۆ کۆمەڵە ئەمانە هەمووی ستاتیک دەبن، یعنی ڕادەوەسێ ڕێگاکانی تر هەمووی تووشی وەستان دەبن. ژیان ئەیتهین نامێنێت، جوڵە نامێنێت لەسەر ڕێگایانە. یعنی تۆ کە لێرە جوڵایت لەوێ جوڵە نامێنێ. ئەوەی مەحویە و تەشبیهەیە کە دێکە ئەلێرەوەیە، جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ ببووە. قەزیە مانع الجەمع کە تەرکی تۆ نەکەم، تەرکی هەموو دنیا نەکەم، چی بکەم؟ ئەمە هەمووی ڕەبتی بەم مۆزوعەیە، بەم شوێنەوە. لا ئیلاهە بەستە ئەگەر تالبی ئیلەڵڵاه. ئەم ڕێگای خۆیە، ئەو ئیلاهەکانی تر، ڕێگاکانی تر، ئەمە هەمان شتە. مەحوی بە زمانێکی دینی چی کردووە؟ بەو مستەڵەحانەی کە لەو کاتا هەبوو ئەمانەی وەرگرتووە و بەو زمانە عیبارەتی تعبیری لێ کردووە. ئەوانە فەرق نییە لە بینی ئەوەی کە دەڵێ من و تۆ ئافتاب و سایە تیمسالین، جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە، لەگەڵ لا ئیلاهە بەستە ئەگەر تالبی ئیلەڵڵاه. ئەمە یەک شتە، ینی ئەم دوانە یەکیان ئەوی تریان ون دەکا. تۆ کە لەسەر ڕێگای خۆت بووی، ینی چی؟ ڕێگاکانی تر ون دەبن، هەر تاریک دەبن، نامێنن. کە لەسەر ڕێگاکەی خۆشت نەبووی، هەموو ڕێگاکانی تر دەکرێنەوە. ئیتر تۆ لە ڕێگایەکەوە باز دەدەی بۆ ڕێگایەکی تر، ئەمە ڕێگای خۆت نییە، ئەمە هەر دەکەوێتە دەرەوەی ماڵەکەی خۆت، ماڵی بوونت. تاوان ماڵی بوونی تۆش کوێیە؟ ڕێگاکەی تۆ مانەوەتە لە ناو چاک بوونە. ئەو چیرۆکەی ئەحمەد موختار جاف، مەسەلەی ویژدان، یەکێک لە شتە وردەکانی ئەم چیرۆکە ئەوەیە، ئەم کارێکتەرەکەی بەناو کۆمەڵە ڕووداوا دەڕوا، بەرە ناحەقی وای لێدێ، ناحەقی قبول کا دایمە، وای لێدێ. ئیتر تەبان لە سەرەتاوە دەچێتە شوێنێ بە کەسەکە دەڵێ لە دوکانێکایە ئیش دەکا، حاجیەکە فێڵ لە خەڵکەکە دەکا، ئەڵێ حاجی ویژدانە دەبێ. مەسەلەی ویژدان لێەوە هاتووە، ویژدانە دەبێ بۆ وا دەکەیت. تەبان لەوێ دەری دەکەن، دەچێتە شوێنێکی تر، هەر ئەوەی ئەم شوێنەی کە ئەم ویژدانە کە زیندووە دێتە دەنگ. بەڵام بەرەبەرە کار دەچێتە شوێنە و دەری دەکەن و هەر ئەم لا ئەولا دەکا، هەر کۆمەلگاکە فڕی دەداتەوە، ئەو کاتە ڕێک ئەویش چی دەبێ؟ ئەم ویژدانەی بەرەبەرە بە کوشت دەدا، باوا بڵێم بە کوشتی دەدا. یعنی چی؟ یعنی حەساسیەتەکەی نامێنێ، هەستیاریەکەی نامێنێ. ئەو کاتەی تر هەستیار نییە، لەویا خوای دەکرد 1000 دزی دەکرا، هەستیار نییە بەرامبەرەمە. خوای دەکرد 1000 شت ڕووی دەدا، هەستیار نییە بەرامبەرەمە. بۆچی؟ چونکە خۆشی بەرەبەرە چی دەبێ؟ دەبێتە بەشێک لە پرۆسەکە. ئەو هەستەی تیاچی دەبێ. ئەمە بەش تەنام نمونەیە دێنمەوە بۆەوەی تێبگەن کە ئەوە چیە؟ شعورە. ینی لەوە ناکە ئەمەی ئەحمەد موختار باسی دەکا ئەمە هەمانەوەی سوکراتە، نا، تەنها بۆ ئەوەیە ئێوە تەسەوری ئەوە بکەن کە ئەم دایمۆنە لە ناو ئینسانە
لە ڕێگەی شعورەوە ئیش دەکات. یعنی شعورت وایە تۆ دەبێت شعورێکت لا دروست دەکا، شعورێک کەستێک کە ناتوانێت ئەویشە بکەیت، شعورێکت لا دروست دەکا. ئەوەی سوکرات ناوی دەنێ ئەم دایمۆنە ئەوەیە، یعنی ئەو شعورە دروست دەکات تۆ نابێ بیکەی و هەستی پێ دەکەیت فعلەن شعورەکە دەرکی پێ دەکەیت کە دەرکرد بەو شتە کرد. تەمان ئەگەر بێت و لەگەڵ ئەو دەنگا ڕێگەت دابێت چالاک بێ یەکسەر جای دەکەیتەوە، دەزانی ئەو شعورە ئەو هەمان ئەو شعورەیە. لەبەرەوە کاتێک کە هەستت بەوە کرد یەکسەر چی دەکەی؟ لە کارەکە ڕادەوەستی، کارەکە ناکەیت. و ئەمە دایمۆنی سوکراتیە. وەشتانێک گەیە لە ڕێگاکە دێتە بەردەمت نازانی بە دیوێکا سێری دەکەی سێر دەکەی ئەمە حەقە دەبێ بیکەیت، وای دەبینی حەقە، بەڵام کەچی کانگاوی بۆ دەنەی ئەوەی کە ئەو ناوی دەنێ دایمۆن، خۆمان لەوانەیە ناوی بنێن دڵ، دەڵێ دڵم ڕێگەم نادا بیکەم. شتێک هەیە، هەستێکەیە، جۆرەکە لە هەستەمە لە ناوتە هەستێک پەیدا دەبێ وەکو موگناتیس دەتگرێ نایەڵێ بڕۆیت. کێشەکەژەوەیە لەم حاڵەتانە کە وەکو موگناتیزێک دەتگرێ، وەکو ئینێک دەتگرێ ئاوا بتگرێ نەیەڵێ بڕۆیت. کاتێک کە ناڕۆی وەکو ئەو وایە لەم حاڵەتانە تۆ لە شتانێکت لێ دەردەکەوێت، ینی بە شێوەیەک دەبیندەی کە شێوەکە لە ڕواڵەتا لە دەرەوە لەوانەیە بەوە لێک بدرێتەوە کە ئەمە ترسنۆکیە، بەوە لێک بدرێتەوە ئەکە ئەمە چوزانم ئەو شتانەی کە سەلبین لەوانەیە لەم حاڵەتی ئەوەی کە تۆ ڕاوەستاوی شتەکە ناکەی ئەوە بخوێنرێتەوە. لە کاتێکە ئەوەی تۆ ڕادەگرێ ئەو ێزەی ناوتە، ئەو ێزەیە کە ڕێگەت لێ دەگرێت کە دەڵێ مەڕۆ و ئەمەی تۆی گرتووە. جا کێشەکە ئەوەیە بۆ ئەم مەڕۆیەی ئەوەی کار نایەڵێ بڕۆی تۆ لەبەر ئەوە فعلەن زانینێکی تەواوت بە وەزعەکان نییە، ناتوانانی وەڵامی کەس بدەیتەوە لەبارەی ئەوەوە کە پێت بڵێ بۆ ئەمە ناکەیت. یخۆ ئەوە هەموو شتێک دیارە چاکە و باش وایە ئەوە بکەیت، باشە بۆ نایکەیت. لێرە کێشەکە هەیە بۆ نایکەیت. لێرە دەنگێکی تر هەیە